2 ساڵ بەسەر ڕاگەاندنی ئەم ئاگربەستەی پارتی کرێکارانی کوردستان وا تێپەڕ دەبێت. ئەم ڕاگەاندنە چەکی لە تورکیا بێدەنگ کرد، هیواکانی بۆ ئایندەی پرۆسەی سیاسی لە وڵاتە زێڕین کرد. وەکی تەمگەر، وەکی کەنجێکە، پەیتێکە، هەپەگە بە شێوازێکی فەرمی و ئاشکەرە سەرباری ناڕەزای و بەدگومانی سەرکردەکانی کورد لەو وڵاتە، بەڵام لە پرۆسەیەکی گرنگی مێژووی لە تورکیادا کورد سەلاحەدین دەمیرتاشی وەک کاندیدێکی کوردی زازاک لە مێژووی سیاسی کۆماری تورکیا کردە تاقانەترین کاندیدی دەستەبژێری کۆماری تورکیا. ئەم حەشاماتە لە خەڵکی کوردانی باکووری کوردستان ئەم نەورۆزە کە مێژۆکەی 2013 یەکەم نەورۆزی ئارام و پڕ ئاشتیە کە 2 نوێنەری پارتی ئاشتی و دیموکراتی دوای سەردانیان بۆ لای عەبدوڵڵا ئۆجالانی سەرۆکی زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان پەیامی ئەو سەرۆکیان لە بەردەم گەلێکی تین و باشتی و ئازادی خوێندەوە. کەنار و قەدیم بیکن دژمنەن هەر ئودو ji bo vê jî her tim her danêk û iktidarên heq nenas û bi hukuk nenas ava bikin. یەکەم نەورۆزی ئاشتی نێوزەن دەکرێت بە یەکەم وێزگەی ئاشکرایی بەڕێکەوتنی شەمەندۆفێری پڕ لەباری ئاشتی لان قەرەو بۆ ئیمرالی و لە ئیمرالیەوە بۆ ئامەد و پاشان بۆ قەندیل. هاوشەوی 2013 لە نەورۆزی پڕ لە ئاوازوسترانی کوردیدا لە ئامەد کوردانی باکوور بۆ دووەم جار لە ناو مەیدانەکانی نەورۆز لە ئامەد کۆبوونەوە و دووبارە سیاسیە سەرکردەکانی کورد خەمی خۆیان نەشاردەوە کە ئاشتی لە تورکیا دەبێت لەسەر ڕێچکەی خۆی بڕوات و هەنگاوەکانی خێرا بکرێ. پەروین بوڵدان و سیری سووریا ئۆندەر وەک نەورۆزی 2013 لە نەورۆزی 2014دا پەیامی سەرۆکێکی زیندان کراویان دوای 14 ساڵ لە زیندان خوێندەوە. ئەو بەجۆشەوە لە زیندانەوە هیوای ئاشتی بەخشیەوە، بەڵام دوودڵیەکانی خۆی نەشاردەوە کە ئاشتی لە بەردەم 2 ڕێگەدا یان دەبێت بەرەو هەوراز بڕات و لێژ نەبێتەوە یان ئاراستەکەی بەرەو دۆڵێکی تاریک دەڕوات کە هەمووان دەکاتە دوژمن کە هەم کورد و هەم تورک لە وڵاتە دەخاتە دۆخی هەڵنەکردن و یەکتر ڕەتکردنەوە. ئێستاش دوای ئەو 2 پرۆسە گرنگە کورد یەکەمین کاندیدی تاقانی خۆی لە تورکیا دەخاتە ماراسۆنی کێبڕکەی بەدەستێنانی دەنگ لەو وڵاتەدا.